ئەو هەوڵانەی کە ئێمە دامان لە ناو لیژنەی مالیە ئەو بەڕێزانەی کە نوێنەری 5 فراکسیۆن لەوێن ئەو 5 فراکسیۆنە هەموو داخوازیەکانی کوردیان لە ناو لیژنەی مالیە بە تێر و تەسەلی باس کردووە. ئەوە ڕێژەی کوردە لە خاڵی 40 41 42 43 44 45 نسبەی تەخسیساتی پێشمەرگە ئەوە نوێنەرە کوردەکان لە لیژنەی مالیە تەسبیتیان کردووە. نسبەی ئەقلیمی کوردستان کە لە لیژنە مستحقاتی فەلاحین کە خۆشبەختانە دوێنێ محکەمە بڕیاریدا ڕەواتبی مۆڵەفینی موچەی خەڵکی هەرێمی کوردستان مادەی سی لە موازنە مناقەشەی ئەو منحانەی کە ئەدرێ بۆ هەرێم جگە لەو قەرزانە هیچ کام لەوانە ئەگەر ملاحەزە بکەن نووسراوە لەم يتخذ ئیجراء بذلك یعنی کاتێک کە ئەم نوسخەیە 47 فەقەرەیە 6 یانی کووردە ئەندامانی فراکسیۆنە کوردیەکان کە 5یان لە لیژنەی مالین ئەو مختەرەحانە ئەو پێشنیارانیان لە لیژنەی مالی کردووە بەڵام هەر هەموو فەقەرەکان نووسراوە لەم يتخذ ئیجراء یعنی هیچ ئیجراعاتێک بەرامبەر بە جێبەجێکردنی ئەو بابەتە نەکراوە. بۆیە ئێمە لە ئێستادا ئەندامانی پەرلەمان کاتێک کە داوای گۆڕانکاری لەو بابەتاکەین کە کراوە ئەڵێن بۆ وەزارەتی دارایی لە کاتێکا وەزیرەکە کووردە ئەم بابەتەی بۆ نەکردون چکە ئێستا مەوقفی ئێمە لە بەرامبەر هێزەکانی دیکە جۆرێک لە لاوازی بە خۆیەوە بینەوە. خاڵی یەکەم. خاڵی دووەم سەبارەت بە پێشمەرگە بەڕێزان. لە ساڵی 2015 بە حزوری هەردوو برای بەڕێزم لە ماڵی بەڕێز ئارامی شێم حەمە باسمان لەو تێکستە کرد کە بۆ پێشمەرگە دانراوە. هەر ئەو کاتە قەناعەتمان وا بوو هەمومان کە ئەو تێکستە جێبەجێ نابێ بە هیچ شێوەیە و پێشمەرگە ئیسفادەی لێ ناکە. لە ئێستادا بە وەزیری داراییمان وت ببورن ئێمە دووشتمانەوێ یا بکرێ بە ڕەقەم یعنی مەبلەغێک دانێ بۆ پێشمەرگە چۆن بۆ حەشتی شابی دانراوە ئاواش بۆ پێشمەرگە دابرێ یاخود بکرێ بە عەدەد ژمارەی پێشمەرگە چۆن لە موازنەی ئیتیحادیە لە موازنەی مەجلیسی وزەرا هاتووە حەشتی شابی 122,000 کەسە ئێمە ژمارەی پێشمەرگەمان بۆ تەحدید کرێ بۆی لە ڕێی عەدەد و داوای ئەو بابەتە بکەین بەڵام بەداخەوە هەمان تێکست نێراوەتەوە بۆ پەرلەمان لە ناو هەمان بابەتی موازنە. خاڵی سێم موچەی فەرمانبەران بە ئینساف نەبن لەمەیانە موچەی فەرمانبەران لە ساڵی 2015 گۆڕانکاری بەسەرادێت تا 2018 بووە بە 3 تریلیۆن و 700 ملیار کە ئێمە لەو ساڵانەیشا زۆر داکۆکیمان کرد لەسەرەوەی نابێ ئەو مەبلەغە یاری پێ بکرێت چونکە عەدەد سابتە نابێ مەبلەغ گۆڕانکاری بێت. ئەگەر ملاحەزە بکەن 3 تریلیۆن و 700 ملیار دابەشی 12 بکرێ کاتە 370 ملیار تقریبا. لە ئێستادا فەرمانبەران 5 تریلیۆن و 448 ملیاریان بۆ تەرخان کراوە کە ئەگەر دابەشی 12 بکەین نزیکەی 450 ملیارەکە بەس بۆ تعویزاتی مۆزەفین جگە لەوەی تریلیۆنێک و 500 ملیار دانراوە بۆ ڕێعایی ئیجتیماعی کە شتێکی زۆر گونجاو کراوە بۆ ئەم بابەتە. لەم بابەتە دەستخۆشی لە وەزارەتی داراییەکەین و لە وەزیری داراییەکەین بەڵام لە بابەتەکانی ترە هەمومان ڕووی گلەییمانەکەینە بەڕێزیان کە نەیتوانی ئەوە بکات.